خاڵێکی تر خاڵی دەیەم بریتە لە نەزانینی چارەنووسی ڕیابازی. هەر کەسێک کە لەمە غافڵە بێ ئاگای لەمە نامێنێت کە چارەنووسی ڕیابازی ئەوەندە خەتەرە، کردەوەکەت لێ قبوڵ نابێ، گوناحێکیشت لەسەر نووسراوە، ئەو پارەیە ئەو ڕەنجەیە ئەو کاتەی سەرفیشت کرد و ئەوەشت بە هەدەر ڕۆیشت. ئەگەر هەمیشە هۆشت لەمە بێ تۆ ئەم تیجارەتە خاسرە ناکەی، ئەم تیجارەتی کە زەرەرت لێدە. کەسێک نییە کە $10,000 پێ بێ بچێ بۆ تیجارەت هەر بڕۆ $1,000 سەرفکە و بشزانێت کە زەرەرەکە بەڵام هەر بەدەمێەوە بڕۆ. کەسێک نییە بزانێت تەمەنی لە جەهلا بەسەرەبا دوێنێشی چۆن بوو ئەمڕۆشی وەکو دوێنێ بێ و سبەینێشی وەکو ئەمڕۆ بێ و هەر قوڵی بێ. کەسی عاقڵ وا ناکە ئەبێ ئەمڕۆت لە دوێنێ باشتر بی، شت زیاتر فێر بوو. کردەوەی ئەمڕۆ دەبێ باشتر بێ لە نیەت پاچیە وەکو لەوەی سبەینە دوێنێ. ئەبێ مراجعەی ئەوەی ئەمڕۆ بکەیت و ئێوارە بزانی زەخیرەکەت چییە کە دانناوە بۆ قیامەت. محاسبەیەکی نەفسی خۆت بکەتیایە. سەیریکەن لەو حەدیسەی ئەبوو موسای ئەشعەری ڕەزای خوای لێ بێت کە جێڕاوێتی و بوخاری و مسلمە کە کابرایەک ئەعرابیەک هاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لێی پرسی وتی الرجل يقاتل للمغنم والرجل يقاتل ليذكر اسمه والرجل يقاتل شجاعة فمن في سبيله. پیغمبر علیه الصلاة والسلام فرموی من قاتل في سبيل الله من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله. کابرا پرسی چێ لەمانە لە پێناوی خوایە قیتالەکە جیهادەکە؟ ئەو کەسێک کە ئەوێ دەستکەوتی هەبێ ئەوێ ناوی دەرکەوێ ئەوێ ئازایە ئەوی بۆ هەدەفێکی تر دێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەو کەسەی کە لەبەر خاتری خوای پەروەردگاریکە، ئەو کەسەی کە لەبەر خاتری سەرخستنی دینەکەی خوا جیهادەکە ئەکە ئەوە لە پێناوی خوایە. کەوابوون نیەتەکە ئەساسە. ئەم کابرایە لەوانە چووبێتە جەبهەکە و کوژرابێ داما و خۆی گەر نیەتەکەی لەبەر خاتری خوا نەبوو بێ، خۆی زەرەری کردووە، ژیانیشی لە دەستدا و قیامەتەکەشی دەست نەکرد. لەبەرەوە زەروریە دائیمەن نیەتەکانمان بۆ خوای گەورە ساخکەینەوە. هەمیشە هۆشمان لەوە بێ کە ئەبێ هەر ئیشێک کە ئەیکەین مادام زاهری هەر بۆ ئەوەیە کە بڵین دینی خوا سەرەخەین، بەڕاستی بمانەوێت دینی خوا سەرخەین. ضروریە بۆ خوای پەروەردگار لێ بڕین، جارجارە لەگەڵ نەفسی خۆمانە محاسبەیەکی بکەین. مناڵێک گوێ ڕاکێشی نەڵیمانەکەی تووا بکەی بۆی بەو شێوەیە بڕوە کە بە پێی دین و حەق و عورفی خەڵکەکە ڕوە. ئەبێ نەفسیش ئاوا بێ، نەفسیش بیگریتەوە بزانی تا چ ڕادەیەک بەسەر ئەم ڕێبازە ڕاستەیە ئەڕوە. خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ، هاوکاریمان بکات لە زاڵبوونمانە بەسەر نەفسی خۆمانە، بەسەر شەیتانە، بەسەر پارسەندکردنەوەی کەسایەتی خۆمان و بۆ خوا سوڵحانمان و هەڵگرتنی کۆڵی مەسئولیەتمان. خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.